السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش، خۆشحاڵم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکتر لە بەرنامەکەتان، بەرنامەی دوانگەی خەڵک. بابەت و باسی بەرنامەکەمان ئەوەیە کە بۆچی حکومەتی ناوەند یاخود حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان ناگەنە ڕێکەوتن. لەوانەیە کە ئەگەر بینەری بەرنامە ئێستا ببینێ بڵێ ئەی ئەوە نییە بەیەکەوە دادەنیشن و ئەوە نیە بەیەکەوە گفتوگۆ دەکەن و ئەوە نییە کە ئەنجومەنی هەردوو ئەنجومەنی وەزاری ئابووری عێراق و هەرێم ئەمڕۆ بەیەکەوە دانیشتون لە هەرێمی کوردستان سعات 11 بەیانی ئەمڕۆ کۆبنەوەی یەکەمیان کردو بڕیارە سعات 7 ئێستا کۆبنەوەی دووەمیان بکەن و کۆبنەوەکانیان دوو ڕۆژ بخایەنێ و بڵاوکراوەیەکیان بڵاو کردوێتەوە. لەو بڵاوکراوەی کە لە ئەو کۆبنەوەی نێوان هەردوو ئەنجومەنی وزاری و ئابووری لە عێراق وەکو وزار و ئابووری هەم لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بەیەکەوە کۆبنەوە هەندێک شتیان باس کردووە، باسەکان بەڕاستی بابەتی گشتین لە کاتێکە کە ئەم کۆبنەوەی ئەمڕۆ ئەنجام ئەدرێ بە ینی کۆبنەوەکە لە ئاستێکی بەرزە، ینی جێگری سەرۆکی وەزیران هاتیە بۆ ئابووری، هەروەها چۆن دەڵێ وەزیری ئابووری هاتیە لە عێراق، وەزیری چۆن دەڵێ خارجی هاتووە، خەڵکی سونە هاتووە، شیعە هاتووە، پلۆپۆستی گەورە و باڵایان هەیە لە حکومەتی عێراقی. لێرەش بە هەمان شێوە سەرۆکی حکومەتە جێگرەکەیتی و خەڵ وەزارەتەکانن. ئەمانە کە ئەم لەم کۆبنەوەیدا ئەمڕۆ ئەوەی کە باس کراوە و ئەوەی کە گەیشتۆتە دەستی ڕاگەاندن ئەوەیە کە نیەتی باش هەیە، بڕیارە شت بکرێ، بڕیارە ینی چۆن دەڵێ چارەسەری کێشەکان بکرێ و لێک تێگەیشتن هەیە. یعنی شتی گشتی باز دەکرێت، تا ئێستا باسی شتێک نەکراوە بە دەقیقی بە تەئکیدی بڵێن 1 2 3 ئەم بابەتە چارەسەر دەبێت، تەواو ئیدی بنەبڕ دەکرێت، کۆتایی پێدێ ئایا لەسەر چ ئەساسێک ڕێکەوتون، چۆن ڕێکەوتون، کەی بوو چە دەگاتە هەرێمی کوردستان، لەسەر چۆن چ سیغەیەک ڕێکەوتون، ئایا تەوتین دەکرێت یان ناکرێت، ئایا باج و ڕسوماتی هەرێمی کوردستان وەکو باج و ڕسوماتی عێراقی لێدێ، ئەو باج و ڕسوماتە زۆرەی کە ئێستا لەسەر خەڵکی هەرێمی کوردستان هەیە کەم دەکرێتەوە وەکو ئەوی عێراقی لێدێ. ئایا بۆ نمونە خەڵک دەپرسێ کاکە فەرموو لە پردێ و لە کەڵک ئۆتە چەند کیلۆمەترێک لێمان دوورن بنزین بە 450 بەڵام لێرەوە خەریکە بە 1000 دەفرۆشرە بنزینە خراپەکەی، نەک بنزینە تۆزێ بڕێک باشەکەی. ئایا کارەبا، ئایا ئاو ئەوانە ینی نرخەکەی چی بەسەر دێ و هەروەها ئایا کارەبا بەرەو باشی دەڕوایان باشی ناڕوات. ینی ئەم بابەتانە بەڕاستی خەڵک ئەوەی دەوێ، خەڵک دەوێ ینی کردەوەی دەوێ، خەڵک قسەی ناوێ. ئەمە هەموو دەمێ هەموو کاتێ جێمان لێ دەبێت لە کۆبنەوەکان ئەو وەفدانەی کە لێرە دەچن بۆ بەغدا بەڕاستی لێک تێگەیشتن هەبوو، بەڕاستی کۆبنەوەکان کۆبنەوەی ئیجابی بوون. کام ئیجابیە لە کاتێکە خەڵک بە 50-60 ڕۆژ موچەی وەردەگرێ، کام ئیجابیە کە ئەو باج و خەراج و ئەم هەموو داهاتە زۆرەی لەم هەرێمە کۆ دەکرێتەوە، ئەم هەموو بازە لەو خەڵکە وەردەگیرێ. بەڵام لە عێراق وان نییە، لە عێراق باجێکی ینی چۆن دەڵێ ڕەمزی وەردەگیرێ. ئەمە ئەگەر هەرێمێکین سەر بە عێراقێکی فیدرال و چاومان لەوەیە کە عێراق پارەمان لۆ بنێرێ، موچە هاوتا بکرێ، ئەو شتانە بکرێ، ئەی باشە چۆن دەبێ؟ بڵێ کاک عەبدوڕەحمان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جان بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان. دقات العتام بەڵێ فەرموو. طبعا كيف جزء بلين سكان يخوم وكان لما هيك ملاحظونها يا أريف إن سلمت من السبع فلا تطمع في صيده أجر رزقار بوي لسير راوي مكة ورسيرك سلطي مركزي بخوبوهم شخصياتها بين السلطي إقليمي كيلي لكو اندريتو أستاذ أنوار أو الوزناء بيسراني اللي يعني تعليق كمية تنها وتنها بيسربا بلا يخوي بدع وزادين دلين هرتيبك المسألة البويزية تقنية كدلين الاتفال على الخيال بناء الخصوص على الرمال نهابي الخيال البصري وصعد أوانا على الأقل 100 مليون دنق بالعين كم لا ينزيلي طبيعي خوي أنا ما عداي مكافحة وآسايش وبارا وصنوفيش مرقة وبنديوار وديوخان وتجانة وأوانوش بلعيني كم 1 مليون دنق ديني بارتي ببي قيد شرط 1 مليون دنق هو ما عدا يقسم سر بخويا كيش خوي هالبزار دبي خاص أنظام كان أكثر انضمام لك ودنق كيلو بارتي درواتوا كواب السلطة أساسي
دیسان بەدەستی پارتی دەبی بەڵام هەڵبژاردننی پێشووەمان پێ ناڵێ کاک مۆسا عەبدوڕەحمان ئەو ڕێژەیە کە جەنابەت ئێستا دێڵێ ئەو دەنگیان نەهێنا و ترسیش هەیە کە ئەو دەنگە ناهێنەوە جارێکی تر. الأيام بيننا الأيام بيننا أكيد. الأيام بيننا باستيداش قال نزيفة يعني أجر دورك حتى وأجر طبعا لايمة عادتك يا أستاذ أجر يسك بيه برو دوران بروا دس بو هيز تبع هيز دس بردنش بو هيز نكحر ليرة نيكولاس مادوش طبعا دس إلى بو هيز برد أستاذ دونالد ترامب دس إلى بو هيز بهيز فكر دسر مبنى كابيتال كوابو دس بردن لبو هيز مسألة زور طبيعية أجر إنسان ماني بالنتائج كان هذه معناه او انتخابات انا بكري نكري عينش مشكله مانيه نكري باشترا وبسيم نجد كان استاذ ببيت النظام الشمالي المملكه كردستان تلقى باصر اللي هو النظام البرلماني نظام كتير هذا باصرين رجع او مملكه كردستان دا بمزرعه ويتر بخوان خواد دقر بله بله شما لەگەڵ با بفەرمێ کاگاڵان جانوەری بەڕێز ئەو کاتت باش ئەو کاتت باش بە قوربان سوپاس دەکەم فەرموو سپاس بۆ جەنابەت وڵی کاگەنوەری بەڕێز زۆر بەداخەوە یعنی ئەو قسانەی کاک عەبدوڕەحمانی بەڕاستی شتێکی بۆ چوونی خۆیتی کاگاڵانجان بۆ چوونی خۆیتی قەنەعەتی خۆیتی ئازادە من هیچ ئەوم لەسەری نییە بەڵام ئاسایشە ئەمەش بۆ چوونی خۆمانەیە و ئەمەش ئازادین بەبی ڕای خۆمان بڵێن پێویست ناکە خەڵک لەو ڕۆژە ناسکانەی لە پێشمانە ئەو پروپاگەندانە و ئەو ژەهرە بڵاو بکاتەوە کە هەڵبژاردن هیچ دەوری نییە یا ئەوە تا هەڵبژاردن لە پێش وەختە یەکلا بۆتەوە حکومەت دەکەوێتەوە سەردەسەڵات تەمەن ئەوانە زۆر بەداخەوە ئەوانەی کە تەجروبیانە لە سیاست و ئەوانەی کە ئاو لە جۆگەی دەسەڵات دەکەن بۆ شێوازانە قسە دەکەن ئەگەر دەسەڵات ئەگەر حکومڕان زۆر پەلەقاژەی نەبیتن لەبەر لە ترسی و هەڵبژاردنە ئەو هەمووە بندیوارە براو ناکاتەوە ئەو هەمووە پارە و سەک و بەزم و ڕژمانە نابەخشتەوە ئەو هەموو جارە هەڵبژاردن دواناخاتن سەرڕایەوەی ئەو هەڵبژاردە من گرێتی دەدەمێ کاگەنوەری بەڕێز زۆر پاک و خایمەندترە لە هەڵبژاردنەکانی دیکە و بەدەگمەن تەزویرات و شتی نابەرجێ و ملاحەظاتی لەسەر دروست دەبیتن سەبارەت بە ڕێک نەکەوتنی هەرێم کاکە ئەنوەرجان دیارە مەسەلەکە دزیە هیچی تر نییە ئەو دزیان نەمایە من پێش بەڵێم لە ئێستاوە من لەناو کۆبوونەوە کەمە نەهیچ لێرەوە تەنەبوئاتم لە بۆ ئەوە دەتی هاتیە هەندێکی تر قەڵ و باڵی ئەو دەسەڵاتە دز و گەندەڵ و مافیا بکاتن لێ کەم بکاتەوە پارەیان زیاتر لێ بستێنیتەوە قرارات و بڕیاراتی تریان زیاتر لەسەر خاڵە سنوورەکانە سەردادنەیە هاتین لە بۆ ئەو مەوزوعەی نەفسی کە ئۆپک لەسەر حکوومەتی عێراقی کردێ و دەبێ ئەو نەفتە حەد و حدودی لە بۆ دابەندرێتن و ژمارەی بەرمیلەکانی دیاربیتن ژماری سعری فرۆشتەکانی دیاربیتن هاتیە دیسان لەوەی پەڵ و باڵی ئەو دەسەڵاتە زگەندە و مافیاتە زیاتر بکاتن دەنا حکوومەتەکی بەغا موسەلۆ بنێری نەوتی زستانە لە بۆ بنێریتن ئەرزاق و مەرزاق لە بۆ بنێریتن بەس لە مقابلی ئەوەی ئەتوو کە بەدەستی دێنی دەرێت دیاربی پێشانی نادێ یعنی دزی بە ئاشکرا زۆر عەجیبە کاگێ ئەنوەری بەڕێزجان دزی بە ئاشکرا زۆر وەکو هیچ شوێنێکی دنیا نییە سوال ڕۆژەنا دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کۆبنەوەکان ئەنجام دەدرێ بەڵێ باز لە کۆبنەوەکان دەکرێت بەڵێ ئەو چۆن دەڵێ ئەنجومەنی وزاری ئابووری عێراق و هەرێمی کوردستان کە هاتوونەتە عێراق و لێرە لەگەڵ ئەنجومەنی ئابووری وزاری یاخود ئەنجومەنی وزاری ئابووری هەرێمی کوردستان کۆبنەوەیان کردووە ئەمڕۆ سعات 11 و سعات 7 ئێستا لە کۆبنەوەدان ینی بەڕاستی ئەوەی کە باس کراوە ئەوەی کە وەکو هەواڵێک هاتوۆتە دەرەوەی ئەم کۆبنەوەیە و لە ڕاگەاندەکان بڵاو کراوەتەوە هیچ شتێکی ئەوتۆی تێدا نییە کە دڵخۆشکەرە بێ بۆ خەڵک لە هەرێمی کوردستان لەبەرەوە شتەکان هەموو مەتاتین و هەموو ئەو شتانەشمان ڕۆژانە گوێ لێ دەبێ و لە هەموو ئەو کۆبنەوانەی کە کراوە لە شاندا یەک لە دوایکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کۆبنەوەکان ئیجابی بوون و لێک تێگەیشتن هەبووە و نازانم چی و ئەو بابەتانە خەڵکیش بەڕاستی تێری خواردو لەو بابەتە خەڵک دەیەوێ بە حەقیقەت چۆن دەڵێ کردەوەی دەوێ خەڵک شتێکی دەوێ مەلموس بێ کاک پۆڵا سڵاوی خوا دەبێم کاتت باش
سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان سپاس کاک پۆڵەجان کاک پۆڵە خۆشەویستی بۆ مامۆستا عەبدوڕەحمانی قەدرگران مامۆستا عەبدوڕەحمانی خۆشەویست و خاوەن معریفەت و زانیاری و کاگەنوەر تێبینیەکیش بەرنامەکەت ڕای ئەو خەڵکێ پێویست ناکە خەڵکی تر لەسەر ڕای یەکێکی تر هەگبەی خۆی وەڵاهی ئەمن پێم خۆش نییە کەس دەسەکە سەر خاوەن ماڵی کاکە من هەتا ئێوارە هەتا ئێوارە قسەی کەسێکم بەدڵ نەبی قسەی لێ ناکەم ڕای خۆم دەبڕم ڕای خۆم دەبڕم یعنی ئەوە تۆ خاوەن ماڵی وایە دەستەکان خۆش بێ ئەم سپاس دەکەم بە پێی توانە هەوڵم دایە کە هەوڵ بدەم هەر کەسە و ڕێی خۆی بڵێ بەبێ تەجاوزکردنە سەر خەڵکی تر ئەگەبەی بەساڵ بوو ڕێگای مەدە ئەگە هەک بەشی پڕبوو لە کاگەنوەر بەڵێ کاک پۆڵە بۆی کە ئەمە دای چۆنە بۆی کە حاڵەتێک وا دروست نەبێ ئێمە لە بابەتەکان دەربچین دەمەوێت بابەتیانە بۆچی ناگەنە ڕێکەوتن ئێمە بەڕاستی خەڵک تێری خوارد خەڵک تێری خواردلەوەی کۆبنەوەکان ئیجابی بوون کۆبنەوەکان باش بوون لێک تێگەیشتن هەیە نازانم چی هەیە بەڵام نەتیجە جوانیە بەڵێ ئەو شتانە بەڵێ کاگەنوەر دەستەتمدا بەڵێ وەفدی عێراق بۆ دەستکەوت هاتووە بۆچی بۆ دەستکەوتی زیاتر هاتووە بەڵێ هەرێم پارتی وەچێتی بەتایبەت بە ئەوانەی نەزانن باتێ بگەن کە ئێمە کورتپەروەری نەک حزب پەروەر بەڵێ پارتی وەچێتی بەرپرسن لە دەنگت تێکرد دەبێت کاک پۆڵەجان ئەگەر دووبارێکەوە یەکێتی و پارتی بەرپرسن لە چی لە داڕوخانی هەرسێنانی سیاسی سەرباسی ئابووری ئەوە لێ بووینەوە کەسی نەزان وا تێ نەدا دووکە لە کاک پۆڵە ئەگەر جێگاکەت بگۆڕی دەنگت زۆر خراپ دێ بڕۆ بەڵێ ئێستا کاگەنوەر وەفدی عێراق بۆ دەستکەوت هاتووە بۆ دەستکەوت بۆ خاڵەت بۆ هاتووە دوکە کۆمەلگەی کوردەواری سیاسەکانیش لەوانە خۆش باوەڕن سۆز و عاتیفە دیر دەکاتەوە و تاکە میلەتیش کە بە سۆز و عاتیفە بیر بکاتەوە میلەتی کوردە بلومونە بادێنینەوە 103 ساڵە کاگەنوەر 103 ساڵە عێراق بە درێژایی مێزوو لە سەردەمی هەموو سیستەمەکان کورد وەستی چووەدە هۆڵی لێدا خۆشحاڵین و ڕێکەوتنە لێ ئازای ئازارەوە دەست پێ بکە لە 2003 و ڕێتران فیدرالیەکە هەمووی سۆز و عاتیفە میلەتی سۆز و عاتیفە سەرکردەشی سۆز و عاتیفە بدوی لەناو دەستە کورد لەناو دەستێ خاڵێکی تر یەک نمونە مادەی 130 تۆ خۆش 44,000 کیلۆمەتری چوار گۆشە ڕۆی لەناو مادەی 130 خاڵێکی تر کاگەنوەر لە 2008 وایە لیوای هاوبەش پێک دێ لیوای هاوبەش لێ نەگەڕان کاگەنوەر لێ نەگەڕان یەک پێشمەرگە بستەوە یەک گوند لێ دەبێت لە برات یەک گوند پێشمەرگە بۆی نییە بستەوە یەک گوند کەواتە ڕێکەوتنەکان وەهمین خەڵخەڵەتاندنی خەڵکن لە بەرژەوەندی کێشە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێم و عێراقن یەک نمونە بە بەڵگە بۆ بەڕێزت بێنمەوە ئاستەز لە کات کێشانەوەی کۆتایی هاتنی سەردەمی نووری مالکی ڕاوێژکارەکەی لە چاوپێکەوتنێک لەگەڵ کەناڵێکی عەرەبی چێ لە برات ڕاگرات کۆم متابعەت کەناڵە عەرەبیەکان دەکەن لیان پرسی تۆ زۆر تێداگر بوو لەبەر ئەوەی مادەی 130 جێبەجێ نەکرێ دەزانی چی گوت کی خۆم قەرزداری مێژوو ناکەم ئامادە بم دەرکوب بگەڕێتەوە سەر کوردستان ئەوان فەلسەفەیان هەیە کاگەنوەر فەلسەفیژیان ئەوان فەلسەفەیان هەیە زەحمەت نەبی فەلسەفەی ئێمە چێ بۆ پاراستنی خێڵەکی دیوەخان ئەوە کارە ساتەکەیە دەستەکان خۆش کاک پۆڵە هاو چێشەکەس بڵێ هاو چێشەک بینوسە پێشینەوەکانی شیکاریەکە لەسەوە قەتەڵە ناکەیت عەقلی ئەشکەوتی بنووسە عەقلی ئەشکەوتی زائد خێڵی سیاسی عقلی هاو چێشەکە کاگەنوەر هاو چێشەکە عقلی ئەشکەوتی زائد خێڵی سیاسی یەکسانە بە نەهامەتیەکان عقلی ئەشکەوتی زائد خێڵی سیاسی یەکسانە بە دەستەکان خۆش کاک پۆڵە زۆر سپاس دەکەم کاک محەممەد لە باڵەکایەتی سڵاوی خوا دەبێم کاتت باش ئەو کاتێک توش باش برا باشی بە قوربان ئەحواڵ باشە باشی مامۆستا ژیان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ ئەو برادریدی کێشەی تەواو بوو هەر کەس سەورەی خۆی باز دەکا کاک محەممەد گیان والله مامۆستا ئەنوەر سڵاو ڕێزم هەیە دۆزەنا بێت تۆ بینەر و بیسەران دۆ کارمەندە خۆشەویستەکان بەڵێ گیان سپاس بەس ئەو برادرانە کوڕکاکە شەڕێکیان زانی چۆنە کاک محەممەد کاک محەممەد دوور و بەدێز نەکەن کاک محەممەد گیان گیان ئەمە
ینی خەڵک بەڕاستی دڵی گەرمە، خەڵک تووڕەیە. باشە من لە تۆ دەپرسم، ئێمە ئەگەر لە عێراقێکی فیدرالین، ئەگەر هەرێمێکە لە عێراقێکی فیدرال و بڕیارە موچە لە بەغدا بێ، بڕیارە موچە هاوتا بکرێ، بڕیارە موچەی خانەنشینە هاوتا کراوە، باشە بۆچی نەوت و گاز و بنزین و هەموو شتێک کارەبا لەوێ هەرزانە، لێرە بەڕاستی کارەساتە و گرانە؟ باشە بۆ دەبێ وابێ ئەگەر ئێمە ئەو هەموو باج و خەراج و هەموو ینی ڕسوماتە گرانە چێ لەو خەڵکە وەردەگرن؟ بۆ براکەی من بەڵێ حتا ئەمە لە سەرکردەی لە مەسوولی لە پێشمەرگەی لە هاوڵاتێکی هەمومان ڕازگۆ نەبین، ئەگەڵ خوای گەورە عیبادەتی خوای نەکەین، یعنی دۆستن پێ دۆست بێ، دوژمنن پێ دوژمن بێ، ڕەشن پێ ڕەش بی، سپین پێ سپی بی. ئەو جاردەنایی کەسێک بەقەدەمێ نەخەوە شەهیدە، نەدڵ بریندارە، نەیماندیە، بەس وینێژ نادەمە خەڵکی و تادیدیش ناکەم و هەندەم خەڵکیش ئازاکەم و کاتی بە خەڵکی دەم. شتەوان بەخوای گەورە وعدەی منوتوو مانجی یازدە، شتەوان بەخوای ئیشەکە چاپ و معاد چاکە بی، تەوتین باسە بی، لێبڕین و مێبڕین و کامل ئەشتەگەڕێت و پشتەوان بەخوای ئەگەر وەی لێنەهات ئەمن کەفیل مانجی یازدە وعدم عاشق و بدەمە تۆ لەزی خۆت کەفالەتی تەحمل ئەو نوع کەفالەتێ دەکەی؟ ئەمە بەردە ڕحمێ خوای دابێ ڕازگۆ بین ئەتۆ لە نیەتی پاچی خۆتەوە ئەو کەفالەتە دەکەی؟ ئاری وەڵا لە نیەتی باچ خۆ پشتەوان بەخوای تازە ئەوێ ترا لەسەر ترایە و کورد و عەرەب برایە. دەستەکانت خۆش کاک محەممەد جان، ئیشاڵڵا کوردستان خۆش دەبێ، ئیشاڵڵا عەدالەت بەرپا دەبێ، ئیشاڵڵا خۆشگوزەرانی بۆ خەڵک دەگەڕێتەوە، کەس ئەوەی پێ ناخۆش نییە بەڕاستی. دەستەکانت خۆش کاک محەممەد جان. کاک هەنگاو لە چۆمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باوڕێز بۆ تۆ کاک هەنگاو. کاک هەنگاو تاکەی یعنی ئەم هەموو جیاوازیە هەبێ، تاکەی ئەم هەموو عەدالەتیە هەبێ، تاکەی لە حکوومەتی عێراقی گاز و بنزین و نەوت و هەموو ئەو شتانە هەرزان بێ، لێرەش گران بێ، کەچی ئێمە دەڵێن هەرێمێکی فیدرالی سەر بە عێراق و لە کۆبنەوەکانیش بەڕاستی هەموو جارێ دەڵێن کۆبنەوەیکی باش بوو، لێک تێگەیشتنی باش کراوە و هەنگاوی باش نراوە، بەڵام دەبینین لە ئەرزی واقعدا هیچ گۆڕانکاریەک نابێ و نە موچە لە کاتی خۆی دێ، نە تەوتین کراوە و زۆر شتی کەش هەیە. بڵێ هەلا دوای نەوەسویەک کە خەڵک ڕاپەڕینی کرد بەڕاستی غەڵەت بوو. یەکێتی پارتی هات یەکێتی پارتیان هینا لەسەر حکوم، ئەمە غەڵەتێکی زۆر گەورە بوو، کەواتە ڕاپەڕینی خەڵکی هەژاری خەڵکی ئەو کوردستانیان لێیان ستاندن، لە خەڵکیێستان ڕاپەڕین. ئەوە 10 ساڵە قەیران درێژە ئەچێشێ، 10 ساڵی ڕێکە درێژە ئەچێشێ، خەڵک قەرزداری ساڵە و ئەگەر ملیۆنێکی بیتە سەر قەرزی هاوڵاتی ئەوە 10 ملیۆن، بەڵام نەفەر دەفتەر قەرزدارە دوکاندارەکان دوکاندارێک دەیگوڵ ملیۆن خەڵکرد لەسەر ئەوی دووەدو یعنی خەڵزایەک کەوتێتە ناو کۆمەڵگای کێشەی کۆمەڵایەتی گەورە دەبیستەکەن لەم مانگی 12 ڕۆژەی گۆڕانکاریەکی گەورە دەبێ ڕوو بدا. ئەم دوولایەنانە فڕەیدەن، گۆڕانیش فڕەیدەن، لایەنی نوێتر دادگەرێکی بێنە سەر حکوم، چونکە ئەم دەسەڵاتە لەگە عێراق ڕێک ناکەوێت. ئەم داهاتی ناو خۆیە هەمووی دەبات و ئۆڕق دەکات و لە پێناو دروستکردنی هێزی سەرباز و کەسی تۆکمە و دنیاتی خۆی لە وڵاتانی دەرەوە و لەناو خۆ بۆمانەوەی خۆی خەڵکی فڕەدا وە فەڵزایەکی گەورە کەتۆتە ناو خەڵکی. بەڵام تەماشا دەکەی دایکە شەهیدە دەگرێ ژیانی نییە، وەرە ماڵە شەهید پێشیان دەدەم دەستەکان هەرمووتەشیان نییە. ئەو دەسەڵاتە گەندەڵە دەکەین ئەو مانگەی داهات ئینشاءالله مانگەیدا گۆڕانکاریە دروست دەکەین. بۆچوونی من ڕەنگە وەکو سەردەمی ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەر ئەمانە حاڵەتێک لە هەرێمی کوردستان دروست بێ، ئەگەر ئەم دەسەڵاتە دەسەڵات ڕاگەستی دادگەری نەکات، چونکە دەستەکان خۆش کاک دەستەکان خۆش بخۆ. زۆر سپاس، زۆر سپاس، زۆر سپاس، زۆر سپاس. بابەتی
بۆچی تاوکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراق ناگەنە هیچ ڕێکەوتنێکی بنەبەر بۆ چارەسەری ئەو کێشانەی کە هەیە لە نێوان بەغدا و هەرێم؟ یعنی خۆتان ئاگادارن کە لێژنەیەکی باڵا یاخود با بڵێن شاندێکی باڵا لە حکوومەتی عراقی هاتووە لەگەڵ هەرێمی کوردستان دادەنیشن کە ئەمڕۆ دانیشتنیان کردووە و بە حیسابی خۆیان بگەنە چارەسەری کێشەکان، بەڵام تا ئێستاکە هیچ شتێک ئەوتۆ نییە کە ڕێکەوتنێکی چۆن دەڵێت چارەسەرکار بێت. کاک محەممەد لە هەولێر سڵاوی خوا دەبێ ئەم کاتت باش. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. عزو سپاس. والله جارا مثلا هۆکارێک هەیە بۆ نەگەیشتن بە ڕێکەوتن. چییە؟ یەکەم یەک لەوانە سەردەم سەرکردە عراق هەرێم ئەوانەی کە لە هەرێمی کوردستان سەرکردن و باڵادەستن بە هەموو ئەحزابە سیاسیەکانەوە لە بەغدا موچەیان هەیە خۆیان سەرکردەکانی. ئەوان گرفتی ئەوان نییە کەوا چه موچەی هەیە چه موچەی نییە، خەڵک فەقیرە خەڵک قەرزارە گرفتی ئەویان نییە، هەموویان خۆیان موچیان هەیە لە حکوومەتی عراقی بە ئەندام پەرلەمان، پێشتر مدیر عام بوونە، پێشتر ڕایشکار بوونە، هەموویان موچیان هەیە. ئەمە یەک. دوو، لە هەرەکانی عراقی ئەوانەی کە لە دەسەڵاتن لە عێراقدا، عێراق قابلی گۆڕانکاریە، ئەوانیش ئەو حکوومەتانی گوندەکانی لە عێراق تەشکیل دەکرێت جێشی قەنین، ئەوانی دەست لە هەرێم بەرنادەن، سەرکردەکانیان دزن، ئەوانیش دەست لە هەرێم بەرنادەن، هەموو لە هەولێر شوقیان هەیە و ڤێلایان هەیە و شوێنی نیشتەجێ بوونیان هەیە، پەناگەیە کە بۆ ڕاکردنیان یعنی بەیانی ئەگەر لە عێراق تێک بچێت یان سەرکردەیەکیان ئەمە خەڵکیان بۆ دەربچێت، نمونەی تارق هاشمی و زۆرێکی تریش، ئەوانە هەرێمی کوردستان بۆیان پەناگەیە، بۆیە ئەم بابەتە ئەوها بەڵکەسراوی دەمێنێتەوە ئەوەی کە تێیدا زەرمەندا بە دەرەجەیە گەلی کوردستانە دواتر گەلی عێراقا، سەرکردەکان هەموو لە ژێرەوە تەنسیقیان هەیە بە هەموو لایەنەکانەوە بە ئۆپۆزیسیۆن بە دەسەڵاتەوە سەردەمیان دزن و پێکەوە یەک سەرکردوان هەیە کە ئەوی سەرکردەکان ناوی عێراقە و دەستان خۆش و سپاس دەکەم. زۆر سپاس. کاکاروان لە هۆڵەندا. کاکاروان سڵاوی خوا دەبێم کاتت باش. سڵاوی خوا دەبێ مامۆسای بەرزوو پیرۆز. کاکاروان کاک محەممەد دەڵێ بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە هەمویان دزن، وایە؟ نەخێر وانە چۆنە وانە حتا دیکتاتۆرەکانیش حەزیان لە تعمیم نییە، تعمیم شتێکی خراپە مامۆسا، تعمیم شتێکی خراپە، پەنجەکانی دەستان پەنجەکانی دەست یەک نین، تعمیم شتێکی خراپە. ئۆپۆزیسیۆنەکان چێن؟ کۆمەڵی دادگەریە، یەکگرتووی ئیسلامیە لەگەڵ حیزبێکی تازەیە کە دروست بووە، ئەمانە هیچ کاتێک پاڵپشت و پەنای حکومڕانی ئێستا پارتیۆژێکیان نەکردووە، کەواتە ئەمە گوناحەیە، ینی باغەدر لە با ئێمە مۆنسیب بین مادەم ئێمە قسەعاتین بۆ خوای گەورە، خوای گەورە ئاگای لێمان با مۆنسیب بین. بەڵام لەسەر تەوەرەکە مامۆسان وەرە کێشەکە لە هەرێمە ئەوەنەی کێشە و مەشاکل و شت لە ناو لیستەکان دروست کردووە کە بۆتە ڕادەیەک جێگای گومانە لە لای بەغداش کە وەخرە نێرێ و لیزانێرێ بۆی بزانێت تاقیباتکە بزانێ بزانێ ئەمشانە ئاوانیە، بەڵام لە حقیقەتە تێگەی تۆ بەغداکە کە بۆ ئەم ناوە زیادە لیستێک مانگێک بە زۆرێکی نێرێ، لیستێک مانگێک بە زۆرێکی نێرێ، کەواتە من جێگای گومانە مەسە تەوەرەکە. بەڵام یەکشتکە ماوەیتر لە ئاخر لەحظەما ماما جامەجێ هەڵم حەز دەکەمەوە بە بینەران و خۆشەویستان و ئەوانەی کە تەلەفۆنیشیان کردو بڵێم ئەگەر میلەت یەکدەست و یەکڕا پێسە سنۆخەکانی دەنگیان دەنگدا بە جیان دەسەڵاتە هێز نییە بتوانێت کاریگەری دروستکە، حتا بەچەقۆسە هێشەوە ناتوانێت بەرەنگاری شۆڕشی میلەت بێتەوە. میلەت شتێکی گەورەیە مامۆسامر، کەسێک ناتوانێت. زۆر سپاس بە قوربان. کاک کاروان لە هەوڵەندا سپاست دەکەم. کاک محەممەد لە هەڵەبجی شەهید، سلام علیکم، ئەم کاتت باش. کاک محەممەد پەیوەندەکەی پچڕا. کاک محەممەد لە هەڵەبجەی شەهید بەداخەوە پەیوەندەکەی پچڕا. دیارە خۆی هەر کەسە و کە قسە دەکا و ڕاو بۆ چوون و سەرنجی خۆی دەردەبرێ لەسەر هەر بابەتێک کە ئێمە لێرە تەرحی دەکەین و باسی دەکەین. خەڵک ئازادە و ئێمە بەڕاستی بەڵێ مامۆستا ئازاد لە کەلار. بەڵێ مامۆستا جان، بەڵێ بە قوربان.
بەڵێ فەرموو مامۆستا ئازاد. دەنج تەلەڤیزیۆنەکەت کچکە من سوپاست دەکەم. بەڵێ. کاک حاجی سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی. سپاس بە قوربان دەستەکانت خۆش بی. کەی ئەمانە ڕێکەکەون قەت ڕێک ناکەون. بەڵێ. لەبەرەوەی ئارامی بەجۆندیان نییە ئەمان بەوە ئاژین کە وڵات ئارام نەبێت. دوایەوە سەرکردەکانی بەغاو ئەمانیش هەموویان شەریکن. لە بەغا شتێک ئەبێ ڕاکەن مۆبیلەکان لە هەولێر. هەردوو لایەن شەریکن. هەردوو لایەن لە بەرژۆندی یعنی چاپۆشی لە یەکتر دەکەن. بالضبط. وەوە مەسەلێک کوردی هێڵاڵێ لەوە بترسن لەخوا ناترسن. ئێوانە لەخوا ناترسن. بەڵێ. تر ئەبێ لیان بترسی. بەڵێ ڕاست بەڵێ. ئەمانە من داوە بۆ نییە بەمە کارەبا چاک بێ و موچە چاک بێ و ئەمانە یەک شتمان هەیە ئەبێ ئەمانە ڕاماڵێن لە دەسەڵاتە ئەم جەوەزە دەستەکانت خۆش کاک ئازاد زۆر سپاس دەکەم. بەڵێ گیان. یەک نقطەی بەڵێ گیان. هەر کاتێک کەمکارمان فێری خواردن کرد ئەمانەی شەتوانن باش. زۆر سپاس کاک مامۆستا ئازاد. کاک محەممەد گەڕاوە لە هەڵەبجەی شەهید. سڵاوی خوا دەبێت کاک محەممەد ئەم کاتت باش. کاک محەممەد دەنج تەلەڤیزیۆنەکەت کچکەی سپاس دەکەم. فەرموو بە قوربان. وعليكم السلام ورحمة الله. بەڵێ کاک محەممەد. سلام ورحمة الله فەرموو. سپاس بە قوربان. بەڵێ گیان. خۆمان تاوانبارین بۆ والله لەبەرەوەی ئێمە ئیسە فرسەتی لە بەردەستمانایە وە چەند ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردن بەڵام خەڵ ڕای ناکا مانای هەیە ئەوە سیچی ساڵەتای سەکەتی ئەم دوو حیزبە هەموو بەحال کوێخان و ڕێی کوێخان ئاخر ئەگەر تاوانی خۆمان نەبێ بۆ ئەوان وایە معنایەوە خۆمان تاوانبارین هیچ ناکاوەنێن کەن دیارە بەخوا خوای گەورەیش زۆر لە هیچ میرەت و کەسێکیش ناکا دیارە خۆمان تاوانبارین خۆمان حەزمان بۆ وەزعەیە دوی خوای گەورەی ئەم زاڵمانە گۆناتی ئیلا خۆمان چاک نەکەین وەڵاهی قەناعەتم نییەوانە چاک. دەستەکان خۆش کاک محەممەد جان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. دەسمە گەرمیان لە زەردی کا و کاک هاوڕێ حەچیم سڵاوی خوارد لێبێم کاتت باش. سڵاو لە جەناب و مامۆستا گیان. قوربانی تۆ بم فەرموو. قوربان بەڵێ گیان. بەڵێ بە قوربان. کاتە حاجی وەڵاهی بەڕای من دەنگدان ئەم مەسەلە ناگۆڕی. چۆن؟ بەڕای من سەیرسانی هاتێ بۆ هەولێر بێ متمانەیەتی متمانەمان پێناکا بۆیە هاتێ ئەینا ئەو خاوەنی دەوڵەتە ئێمە حیزبین ئەگەر باوەڕ بە ئێماکە بۆ هاتێ بۆ هەولێر ئەمە حەقیقەتە کاتە پۆڵادیات یا ڕەبی ئەو لە شەی ساقیە ئەوە کە مادەم ئاوەختەکە ئەوە خۆی کواتە ئەمدا پەرلەمان یعنی دیپا لە چیەکەی نازانی نەوت کورد عێراق ئەینێرێ بە 30,000 ئەمە داتە 5,000 ئەمە دێت گەلەوەی کە تۆ لێرەوە لە دیەکان و ڕۆێکی پاڵی زیاتری ئەداتا خەکەیە ئەمە ئەمەیە بڕینە لە خانەقینە 450 ئەوەی داتە 450 ئەمان وەچەند وەرێگرن ئەوان لەوەی 350 وەرێگرن ئێمە ئەیداتە 1,100 دینار ئاوەکانە ئەم بایەحە ئەم مەعاشەی کە ئێمە هێزی سەربازی وەڵا ئەوە شمولی ئێوە ناکە لە بەغاوە هاتووە پێی ئاردێ ئەم پارە بداتە پێشبڕی خانەنشتی ئەمە ئەوە ئاەکانی ئەم حیزبانە ئەگەرەک و ئاوا بۆ ئەوانەکەن تۆ دەدەن کۆکەنۆ ئەوە گۆڕان ئاوای کرد و 38 کورسی هاوت لای کدا لە 25 بووی ئەمانە بە پارە ئەیکەن کاکەنێ واللهی وەبیلای بەدەنگدان نییە واللهی بەدەنگدان نییە بە پارە ئەمانە خۆیانن یەڵاتوە دەستەکان خۆش بە قوربان. زۆر سپاس کاک هاوڕێجان زۆر سپاس بە قوربان. هەر لە گەرمیان لە کەلار کاک ئەحمەد سڵاوی خوا دەبێت کاک ئەحمەد. سپاس بە قوربان فەرموو. والله بكتي اختار لسبابتك هذا كمدواقع اشتيش كشيدنا باس كنا فرما بس اگر توزك بلبكي وبي كات والله خبر ابو فكرين خصان عراق ناجر بساتن بغمان ما هو مثلا مختار يخزيو بنيوار وسرديوار وانا هذا كمتكوتن بس ولا عمل بكتي
أنا سمحت أنا خسرت الناس في طاقة بالعكس لفرا برجع دخل على درام يري مختصات زادنا مسخورة بله بلام 2000 أول شيء قالوا أقمت هنا الناس في بار هو مهر مسلا ويتدين بسرو بريتالي مسدا بردوام بيو أو يبدو برز والله ما بلو ما مستاني كل 2020 قريبا كان هذا الشيء بليسا بريارة تقوي كما بتفعلين سكامرة 2015 بلين بقريبا جامد يعني نسبة صالح ما هذا خير بلين خدمة قريبا فدي بريارة تقوي كا أو صالح خدمة بجيرنا يعني بعرفها مش ميزين دي الأصل كما بتدرس يعني بونا برادري خمر وكا مع والله يصيروا فارقة مش متجاوة لكن عاطي بجراوته يعني زي كم مليون دوستات عاطي تتجاوة بلا مثلا هو ما مستوى مستقبلين معاملة ولا يصيروا هو تعرف إن ما مستوى شيء صغير زورا أو كما أو معاملات خامسية أنا كده بلا ولا بوت الصدى جو يعني بخود زي لمبارد وخب يوم ستاديكا حكومة عراقي دي بلام خو أويك لبيشتر بوا بيوندي بحكومة عراقي ونيا سطاحة وتكي بودي كان بسطاده بيشتر سطاحة وتي دجرا حكومة هرم بلام حكومة عراقي كرديوتي سطاده خو أجر إيوه دعوي بارتان لبكن لمقابله هنا نوي خدمتكتان بهر أو حساب بكريكا للرابردو ببوتي حسابي يجمع دكان كتازة هات وبوتبا سطاده بله تيجيش بله يعني هو باني كل ده يعني ما يدري جد تبون ما مساها في شيء ممكن هاتش ما عملت 3 مليون تصفيص جاي تبون عملنا جرمه ما عملتكم يعني مليون تقريبا هالتصفيص تزارك يعني قلة زوانه بو يعني بأجر شيء زور بس ثاني ما تبون هذا يا صار سروريات هذا كان لما كان خوي بلين ما عمل يجري بس أتي ما يصير لازم أحمر بلين يجري بس كمان هذا هو يا فقط هاي شوف فرجها زي أنا بتلفون زارو هذه بو هذه أو كافي يا صالح دست كانت خوش كاج أحمد قصك الزور تواوا إن شاء الله قصة السبب تذكرين دست كانت خوش به ما محمد السمسمال صلاوي إخوات اللي بمكاتب باش السلام عليكم براج وعليكم السلام ورحمة الله وبركاته براج سباس بقربان جان كابراك سؤال كربية تعرف ليش تجري شوية؟ والله زحمتها وشيء أما أنا وقتي كل سؤال كربون فأبوني منو تو أمو أو أروشنا غيوا لا أسكوت كان حجاري بولا حوليري وتي أما خيال شيء أسكوت كان لا أسكوت كان حجاري يقدر أبو منو تو أكيد كاميرين نمو سيري بكاو زايد جلوكاني اللي دريتوا يستوى أذان أو روزيق أو روي بابا جان لدسي سؤال كربارة درناتي أما أنا سؤال كربو كهاتن يشي جوتي باتي لأستانا بابو يستحاتن يستر أو همو غزو بزا أيضا بمرتوه نبخوا زحمت دستكانت خوش مع محمد جان زور سباس دكم زور سباس مع محمد جان دستكانت خوش لهولير كاج أحمد السلام عليكم يا باشي السلام عليكم كوي باشي سلام عليكم باشي كوي باشي سلامات بسباس كم باشي برا سلام عليكم والله أمدوك شارع زي فرنسي جان ألو بله دوك شارع والله بله والله الشارع كان براسي أخذت شارع سرنا بزايني لو تسار سرنا بي لبرسه لكن ما عشان فقلادي شبريتو يعني يساكد هزاران بيوزنو كليري معاه في برا أتلودة معاه في لو بغلاديش لو هندي لو تركي دبريو حالا ما بغوي هذا سيلو دينار في 6 سنين نقوش وكم درهم توعي هذا في عذاب عصير كم عاصينيا لساعة زي والله تسي هاتي ليرة مع لو في وردك لساعة زي كذا هي ما هي شيء وقت شاريشن لو ما وي براسي كومالي دارجري ليش أوي نبو يعني لباري أوي كانالتي عيني داخل أبو يعني إيش هروي نبو يعني برامبر أو كانال أبون ومن عند كانال أبو داخل أبو هال كانال يجرتوا وأنا كومبانيا دايخ نظام نو ما إيش هروي نبو ولا استكرانا ولا لو دو استمكرانا ولا استكرانا وبابا تكمل نظام سوني بوا
بە هەر زۆرە بێ کاک ئەحمەد دەستەکان خۆش بێ. زۆر سپاس کاک ئەحمەدجان. کاک دارا لە عەربەت. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. براي عزيزي من لو بيني بيشوا مدنيان وايا وآوايا يسرم قوري وهرشون بيت شي ودنيان باشترى لهيز باشترى شي حزبك بدل كاميان دنيا وقيامة إلى الله برودني بيبا ورم قوري ويمسر دني علي ماما علي بابير لم شوانا قصيك جواني وتي بريار دركنا شرعية قرار دركنا شرعية دوب اندام برلمان مع سوار اندام برلمان مع ليبيا الغايه كان اوشتكي شاك اوشتكي باخ ور رام غوريوا ما دام هالبشار نكاك همش لقل حامي او خلقه اجر رابردو جونا اللي لقيته بيان سقيا بسيو ابي اميدي هذا سوك خالق قام كوني خلق الروا اما بخشك يقساك باي جوليا ما بله قسكاني كده بله دو ناوي فيها بني سريك او بخوا خسي لقلنا كم كونه ونقسي لسيكا او برسي على الاسفا ولا قريز ما كاغان ورجان بەڵام کۆبنەوەکان بەردەوامە و تەنها لە کۆبنەوەکان هەندێک شتی باز دەکەن. بۆسە من ئەخم فۆرمات بۆ بیرم کەوتەوە کاکەوە مەحەزیای کردو خەڵکاگای لە گیرفانی بێ شتێ زیان نەیکڕێ بازاری شت گران نەکەن با چامان لەیەک بێ ئەمە لەوانێت تاقیکردنەوەی بێخوای گەورە یابێتی بە ئێمە بەنسبەت ئەم دەسەڵاتە ئەو خەڵکە تاقیکاتەوە بیری قیامەتی بێ. ئەمە قسەیەکی کە کەم زۆر گرنگە بەلام مامۆستا عەلی بابیر یەکشەممە قسەکە زۆر موهیمە نەسیحەتی تایە خۆزگە ڕئیسی حیزبەکانی کەش لەسەر شاشەکان قسەیان کردایە کاکە من ناڵم سەدام چاک بوو من ناڵم فڵاکە چاک بوو ئەمە هەمووی شەقی سەدامە بەکنمانەوە شەڕی عێراق ئێران کورە عێراق کوێت نەکبەت بوو تاکەری خۆی کرد بە قوڕا و عێراقی گیان بەم وەزعە جا قسەکات ئەوە زۆر موهیمە قسەی کاریگەر بۆ قیامەت ئەجا شتەکانیش با وازەح بێ با چاک بێ ئەجا ئەمە لێرەش قسەیەکەم کە کاتێک ئەڵێن خوا هەست کەسێ بڵێ خوای گەورە کە تو ئەڵێت یەکەمبەر بڵێ سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئەم قسەیە ڕێز بۆ خالقدانی و ڕێزیش بۆ مەخلوقەکە بەڵام صلی الله علیه وسلم ڕوونم کردووەتەوە عەسەبنێت پێی بگەن بە کردارەکەی بگەن نەک تۆ بە قسە خێرا صلی الله علیه وسلم صلی الله علیه وسلم کاکە ئەمە حەزەکەمە خەڵکە وەریگرێ ئینشاءالله دەستەکانت خۆش مامەدارە گیان دەستەکانت خۆش پێوەکان گەیشت زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک ئیبراهیم لە بالیستان بەڵێ برا كاغن السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بلا يا ربي والله حزكم هم خرج جوي لدنجم دي وكيش النبر سمعت دكم تاخسيك وتام قيامك لما هم خرج كردستان بالي جان او انا كده سرتا وهاتن او انا هم ببرنامج بتاكسيك الشيطاني هاتن او انا في صالح حكم رانيان بس بمجبور كردني خمسي بريكت شلون لا كواليتي بنزين خرافة هم روجه في طمو السيارة عاطل بونو بزم ورزم هم روجه 2 ساعات شيكات جيان الدروة خمسي قلنا كان عطلي مولدي خريكا انزل لولا الرقا وبانو ديسان عطلي السيارة يعني كومالك بزم ورزم يعني دروس كرديها بس خلقك مشغول بآقاي للسياسات ولا تزيل لقندل كان ينميني أولا لا دواميش أوانا حموي يعني كاس شرم لكازنا كابرا قوتاني أوانا همو لا عوي زايوني ولا إسرائيل ولو أنا هم أمريان لو دي بقيم في وان وبقانوني وان بدولينوا يعني إيه ساكا لو همو قالي كردستان سيدة كم كل عيبة بس باتيا وما تلقى بمين يعني لو إزيات الرزيل والزفيلتر النابي قوم كداي سلو دولات تقراهم قوم بشان هذي وهاتم طولاتي قوم والله أول اللي ردا جزري للصومال وأفريقيا يباشر والأمريكا يباشر ناقول زك يعني ناكره نكره نبي نراو يعني براسيك أي خلش كردستان أو أنا خوتان بي بيا وخوتان بي بشرفة خوتان بي بدينة بس جواز لو حزبر دين المنايب بس كاك إبراهيم جان من زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بی بەڵام کاتم تەواو بۆ کاتیبانجیش لە دوای بەرنامەکەی منەوە بە کاتیبانەکە نەخۆین سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەم بەرزان و خۆشەویستان هیوادارم کە دڵتان گران نەبێ ئەوانەی کە ناتوانین پەیوەندەکانی وەگرن لەبەرەوەی بەڕاستی هەر ئەوەندە دەرهەق دەین هەر ئەوەندەش دەتوانین بەرنامەکە ماوەکەی مەحدودە سپاس بە برایانم لە هەولێر و لە سلێمانی تا ئەڵقەیەشتر تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ